دكتور صباح صبحي اندام لجنه النفط وغاز البرلمانتوی عراقی الاستودیوی جی میوانی ما دكتور تبخيراتي سپاس با آماده بوناوه دمك تشاوري ناكو اف برسي كلاب بدنا برا هولير وبغدا وكومبانيان دا كومبانيان النفطي دا ادي ركفتنا كاتيا كرن حفتيا بوري كو شاند بيتا هرما كردستاني چه كان جيتيتن وقت ديار بويا بله اخوي او قناغي استا دواي اويكا وفدي مسي ابوري هاتنا هولير نزيك بونوي چي يكزار زور كرا نيوان هولير وبغدا بو او نزيك بونوا بيويز بوكا يعني متمانيك دروز به بناغيك دروز به بو دانستاندني داهاتو گرنگترین او ملفانه که ماوتوا جگلا بابتي موتسا بابتي نفتا نفت براستي او هولو كوشاني كدرا ولا لاين حكومتي هريمي كردستان تاكو استا لقل كومبانيا كان بيقومان تاكو استا ماوتوا يعني هيت درنزامچي نبوا بو هناردكردنەوەی نفت بو بندري جيهان بەڵام وا دیارە زەختەی یەکجار زۆر هەیە لەسەر حکوومەتی عێراقی بۆ دووبارە هەناردەکردنەوەی نەوتی کوردستان و کەرکووک ئەو زەخت ژکیش عالی بەرسەر عێراقەیە لە دوو لایانی سەرەکیە ئەویش وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و یەکێتی ئەوروپا پێش وەرزی زستان عادەتەن وڵاتانی ئەوروپا پێویستیان بە سوتەمەنیە زیاتر لەوەی کە لە وەرزی هاوین لەگەڵ خاڵی دووەم ڕێکخراوی ئۆپێک بۆ ئەوەی کە فرە هەناردەکردنی نەوت ئەو منفەزانەی کە هەناردەکردنەوەی نەوت لە عێراق تەنها ئێستا لە بەسڕەیە ئەوەش کارەساتە یعنی هیچ منطقی نییە ئەمینداری ئۆپێک لێرە بوو ماوای پێش لە بەغدا بوو باسی ئەوەش کراوە باسی ئەوە داوا لە عێراق کراوەکەواتە ئەویش گوشار دروست دەکاتن کە دەرگایەکی دیکە ڕێیەکی دیکە وشکە هەرێمی کوردستانە بکرێتەوە بالضبط ئەوەش دەچێتە پاڵ ئەم ڕێکخراوانەی کە هەوڵ دەدەنکەوە سەقامگیری دروستکەن لە بازارەکان لە ڕووی نرخەوە لە ڕووی سەرچاوەشەوە چونکە سەرچاوەی نەوت ئەگەر هاتوو بچینە ناو خەریتەی عالەمی بۆ سەرچاوەکانی بەرهەمهێنانی نەوت لە هەر شوێنێک دەبێتە مەزدەرێک بۆ چەند وڵاتێک ئەو مەزدەرە نابێ وشک بێتەوە ئەوەش وای کردووە کە ئەم بڕیارە کە درا لەلایەن محکەمەی تەحکیمی نێودەوڵەتی لە پاریس وای کردکەوە شتەکان زیاتر بەرەو ئالۆزی بڕوە هەرچەندە تورکیا ئێستاش ینی هەوڵ دەداکەوە دووبارە و بەخۆشی ڕایگەیاندووە کە ئەمە بۆڕیەکانمان حازرە بۆ هەناردەکردنەوەی نەوت بەڵام حکوومەتی عێراقی تاکو ئێستا ڕێک نەکەوتووە لەسەر ئەو بڕی کە تەرخان کراوە بۆ دەرهێنانی نەوت لە هەرێمی کوردستان لەگەڵ کۆمپانیاکان زوو باسی ژمارە جیاواز دەکرێتن و ئەبدێت دەکرێتن سەبارەت بەو نرخەی کە کۆمپانیا بەشقڵێکی دەوێت حکوومەتی عێراق بەشقڵێکی دەوێتن دوایی چییە یان پێشنیازەکان چین لەلایەن کۆمپانیەکانەوە لەلایەن حکوومەتی عێراقەوە خۆی لەلایەکەوە حەقە لەلایەکەوەش نەحەقە حەقەکەیت لە چییە مەسە ئەمە کاتی خۆی لە یاسای بودجە لە مادەی 12 لە فەقەرەی دووەم جیم لەوێن دەرێ بڕیار درا کە هەموو حەقلەکانی عێراق بە هەرێمی کوردستانەوە یەک ئەو بڕەپارەی بۆ تەرخان کراوە یەک ڕەنجی بۆ تەرخان کراوە ئەو ڕێنجە لە 6 تا 7 دلار زیاتر نییە ئەوە لەلایەکی دیکەشەوە ناحەقیەکەی لەوەیە ئەمە چەندین کێلگەمان هەیە لە ناو عێراق خودی عێراق یعنی خودی سنووری دەرەوەی هەرێمی کوردستان لە سەروی 20 دلارە سەروی 20 دلارە مەسا حەقلی گەیارەمان هەیە حەقلەکانی دیکەمان هەیە لە شەرقی بەغداد زۆر تێسووی زۆرە ئەنجا خۆی دەبێ وەزارەتی نەوت ئەو سەلاحیەتەی هەبێ کە خصوصیت بداتە ئەو کێلگانەی کە تێچووی زیاترە ئێمە ژینگە لە ڕووی ژینگەوە لە ڕووی عەقدەکانشمانەوە لە ڕووی گواستنەوەشمانەوە ئەمە چەندین عەقدمان کردووە لەگەڵ کۆمپانیاکان ئەوانە پابندن بەو ئەو تایبەتمەندی باس کرد دکتۆر ببوورە بۆ بڕینی قسەکەت تایبەتمەندی داوە بەو زەویانەی خۆی لە بیرەکانی دەرەوەی هەرێمی کوردستان کە زیاتر لەوا پێویستی هەیە 20 هەیە 15 هەیە زیاتر لە 20 ئێستا کۆمپانیای سۆنانگۆل لە گەیارەی وەکو ئیش دەکا لەسەر هەر یەک بەرمیل تقریبن بەنەقلەوە سەروی 20 دلارە و ئەو کۆمپانیاش مستحقاتی خۆی هەمووی وەردەگری ڕاستە هەر بەرمیلێک 7 دلاری بۆ تەرخان کردووە بەڵام لە کۆتایی وەرزەکە ئەوانە هەموو تەصفیە دەکرێت
و زیادەکە پێی دەدرێتەوە یعنی هەمویان بەو شێوازە کار دەکەن ئێمەش بە هەمان شێوە یعنی هیچ شتێکی زیادمان نەویست. کەواتە ئێستا چی دەوێت چی بکە لەگەڵ هەرێمی کوردستان لەگەڵ کۆمپانیەکانی کارکرد لە هەرێمی ئەوان کوردستان؟ یەک کۆبوونەوە چیان کرد کاتی خۆی لە بەغا لەگەڵ کۆمپانیەکان و ژەماوەیەکی زوو بەسەر ئەوەدا ڕووی بووە زوو خۆیان لە یخونەوە جاری وایە بڕیارێک دەدەن قسەیەک دەکەن دواتر قسەیەکی دیکە دەکەن بەسم ئەوەیە بەخۆی ئەو بڕیارانی کەدرا لەو کۆبوونەوەی یەکەم دووبارە بە دوواداچوون لەسەر ئەو کۆنتراکتانەی کە کراوە نێوان حکوومەتی هەرێم و نێوان کۆمپانیەکان و دەستکاری کردنیە ئیتیفاق کرا لەسەری و دانانی بڵێن لایەنی سێیەم بۆ زەمانەتکردنی مافەکانی ئەو کۆمپانیانە ئەوە تەواو. خاڵی دووەم مۆزوعی تێچووەکەیە کە تاکو ئێستا معلق ماوەتەوە چەندین جار هەوڵیاندا کە قەناعەت بە کۆمپانیەکان بکەن بەڵام تاکو ئێستا کۆمپانیەکان قەناعەتیان پێ نەهاتووە بۆ بڕە چکە ئێمە 20 دلارمان هەیە تێچووی دەرهێنانی نەوت لەگەڵ 6 دلار حەقی گواستنەوە بۆڕیەکان بۆڕی ئیستیسمارە بە شێوازی ڕۆزنەفت و کۆمپانیای کارە کە حتا دەگاتە ئەوەی سنووری تورکیا لەوێش دەگاتە بەندەری جیهان ئەوش بڕێک دکتۆر وەزارەتی سامانە سروشتەکان لەو نێواندا چی دەڵێتن پێشنیازی چییە؟ بەڵێ بەخۆی چونکە عەقدەکان نێوان حکوومەتی هەرێمە و لەگەڵ کۆمپانیەکانە حکوومەتی هەرێم زۆر پەرۆشە بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە بە شێوازە کە هەم حکوومەت زەرەر نەکە هەمیش کۆمپانیەکانش کە کۆمپانیەکان ڕسکەکی زۆریان چێشتووە لە حەقلەکانی هەرێمی کوردستان و کەرتی نەوتیش لە هەرێمی کوردستان زۆر پێشکەوتوترە لە ڕووی عەقدەوە و لە ڕووی پرۆفیشنەڵی لە کارکردن. ئێمە چارەسەرێکی مام ناوەند هەبێت پێتان وایە چارەسەرەکە چییە لەم خاڵەدا سەورێک و شارازەیەک و لە نزیکەوە وەک پەرلەمانتار چاودێری ئەو دووخەش دەکەن. بەڵێ ئەم بە تەسەووری خۆم دەبێت ئێمە لە دوو ڕێگامان هەیە لەو دوو ڕێگایە زیاتر نییە. یەکەم یان ئەوە تا وەزارەتی نەفت ئەتیماد لەسەر تەخسیسکردنی بڕێک زیاتر لە دەرهێنانی نەوت بە ڕێگای ئەو سەلاحیاتانی کە پێدراوە وەکو حەقلەکانی دیکە ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووەم ئەوەیە دەستکاریکردن لە یاسای بودجە ئەوەش تۆزە زەحمەتە یانی دەبێت چاوەڕێی نهایەتی ساڵ بکەین ئەو ئیشەش ئەو هەنگاوەش دەبێت پێش زستان بی ینی پێش بڵین مانجی 11 و مانجی 12 بی کەواتە ئێمە پێویستمان بە هەنگاوەکی خەواتە ئەو هەنگاوە دەنێرێت. بەڵێ من بە تەسەووری یەکلا بێتەوە تا لای ساڵ لە ئاخر کۆبوونەوە لە ئەنجومەنی ئابووری لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان ئیتیفاق کراوە لەسەر دووبارە هەناردەکردنەوەی نەوت بەڵام زەمینەکیش سازکرا ئەو بابەتی تەکنیکیەکە دەبێت لەگەڵ وەزارەتی نەوتی اتحادی گەنگەشە بکرێ و باز بکرێت. دکتۆر ئەمە لە کاتێکدایە عێراق پێویستی بە داهاتی زیاترە نەوتی زیاتر هەناردە بکە لە کاتێکدا سنوورێکی هەیە لە لایەن ڕێکخراوی ئۆپێکەوە کە نابێ بنێری زیاتر بەڵام ئۆپێک خۆی داوای کردووە نەوتی هەرێمی کوردستانیش بنێردرێتن و دەرگایەکی دیکە بوو بازار بکرێتەوە بەڵام نرخی نەوتی زۆر دابازیوە لەم کوتایە ئێستاگەر سەیری برێن بکەین لە ئاستی 71 دلار دەیە تۆزە باشتر بووە ئێستا 71 دلار و چەند سنتەکە ئەمڕۆ دووە نرخ ئەگەر هەندێک باشتریش بێ باید چەند دلارێک و ئەو بەڵام بۆ عێراق گەیشتە ئەستێکی خەتەر بێتن ئەمە بوو داهاتوو هیچ پلانەکەی خوامە لە دوورەوە لە مێژەیەکە دەوترێت دەبێ عێراق خۆی لەمە دەربخاتن دوور بخاتن کە تەنها پشت بە نەوت گرێ بداتن لەبەر ئەو ڕەوشانە. بەداخەوە ئیراداتی نفتی تاکە ئیرادە بۆ بودجەی عێراق ئەوەش وای کردووە کە نرخی نەوت ئەگەر هاتوو لە خواروی 65 تا 60 ئەوە لە هێڵی سوورداین یعنی مەسلەی موچە و مەسلەی مەشارێ و ئەوانە لە خەتەردایە. ڕاستە ئێمە احتیاتیەکی باشمان هەیە بەڵام ئەوەمانەیە ئەوە نییە دەست بدەینە احتیاتی چکە احتیاتی بەس لە کاتی ینی تەوارە کەواتە پلانێکی استراتیجیدانە ناوە حکوومەتی عێراقی بۆ وازهێنان لەم ئیراداتی نفتیانە 90 زیاتر هەمووی ئیراداتی نفتیە مالعلم ئەمە ئیراداتی لا نفتیشمان زۆرە بەڵام دیار نییە مەسلەی منافزمان هەیە لە بەسڕە لە مەناطقی دیکە بەڵام هیچی دیار نییە. مۆزوعی ئەوەی کە جەنابەت باست کرد مۆزوعی نرخی نەوت لە ئۆپێک طبعا عێراق تاکو ئێستا تاکو ئەم لەحزەیە زیاتر لە 1,500,000 بەرمیل زیاتری فرۆشتووە بۆ ماوەی ئەو ساڵ دەبێت کەمتر بکە. پلانێکی استراتیجی داوە عێراق کە مانجی سپتەمبەری
ساڵی داهاتوو کە کەمی بکاتەوە تا ئەو تعویزی ئەوە بکاتەوە، یعنی اتفاقەکی شبه مەبدەئی کردووە. ئەو عێراق ناوێ لە حەقلی بەسرە و میسان و بڵین ناسڕیە کەم کاتەوە، دەوێ لە فول تاقی خۆی ئیش بکە، تعویزان لە بۆ ئەو 400,000 بەرمیل لە بەرویش هەر مفاوەزاتەکان هەر ئەوها بە سستی دەڕوە. ئەگەر هاتو هی هەرێمی کوردستان بڕوە لەگەڵ هی کەرکووکیش، چکە ئێستا کەرکووکیش ناڕوە، ئەگەر هەردووچی بڕوە ئەوە دەبێت لەوێن دەرێت تقریبان 700,000 بەرمیل کەم کاتەوە لە ئەوەی خۆی. ئەوەش مانای ئەوەیە کە ئەوانە طبعا حقولی نفتی اعتیماد لەسەر ئەرباح دەکەن و لەسەر تێچووی دەرهێنن. کەواتە دکتۆر چارەسەریەکە دوورە. ئەم بە تەسەوەری خۆم نزیکە لەبەرچی لەبەر ئەوە نییە، یعنی ڕاستە ئەو لە هەمان کات گوشاریش لەسەرە لەبەر گوشاریشی لەسەر گوشارەکە خۆی ئەوی باشوورکەم بکاتەوە بزبط ناچار دەبێت زەرریتی بەنسبەت ئەو زەرری چکە تێچووی دەرهێنایی نەوت لە بەسرە تقریبان هەندێک حقل دەکاتە $2.5 یعنی زۆر زەرریتی ئەمە تێچووەکەی زیاتر، بەڵام ناچار دەبێت لەبەرەوەی تەنها اعتیمادکردن لەسەر یەک منفەز ئەوە کارەساتە بەنسبەت عێراق. باشە دکتۆر گەلێک سپاس دکتۆر سەباح سەفحی ئەندامی لێژنە نەفت و گازی لە پەرلەمانتوی عێراقی هەمان دوورە سەرچاوکەکە.